شێوازێکی نوێی کڵاشی ئەورامی چنێوە، ئەویش کڵاشی قەیتاندارە. نەزمی ئەورامی 35 ساڵە وەستای ژێرەی کڵاشە و 2 جووت کڵاشی قەیتانداری دروست کردووە. ئەو دەڵێت بۆ هەورامیەکان شێوازێکی نوێ نییە. وەڵا ئەم کڵاشە بڵین لە هەورامانە هەر بووە بیتایەت، بەس ئیتر شتێکی دەگمەن بۆ بڵین زۆر بەکەمی کراوە، هەموو وەستایەک ناتوانێت دەستی بۆ بەرێ و سەلیقەیەکی ورد و بەڕاستی جوانیەوێ. ئێتر ئەوەش نەبێ بڵین ئێسامە یەکەم جارە، چەند ساڵ ئەمە بووە، بەڵام ئیتر کەمتر بووە بە حکمی ئەوەی تۆزێ زیاتی تێچێ. اینجا لە ڕووی وەختەکەشە وەختێکی زۆریەوێ، توانین بڵێن لەوە چێ جووتێک کڵاشی لەو قەیتانە 4 بەرامبەر 3 بەرامبەر زیاتری پتێ بچێ، هەر لە ڕووی کاتەوە هەم لە ڕووی بڵین تێچوونیەوە پارەکەیەوە بڵین. نەزمی ئەورامی دەڵێت کڵاشی قەیتاندار وردەکاری و کاتی زۆر زیاتری دەوێت، لەبەرەوە نرخەکەی زیاترە و لە 150 بۆ 200 دۆلاری ئەمریکیە. دەژڵێت بەپێی داواکاری هاوڵاتی دەتوانن دروستی بکەن. هەم کاتەکەیەتی هەم وردەکاری سەلیقەیەکی وردیەوێ، هەموو وەسایەک ناتوانێ بیکە. اینجا بڵین وەختەکەشی زۆریەوێ، بڕوا ببێ ئێستا کڵاشی بڵین بە کاملی چنینەکەی لەوە چێ بڕوا بۆ 15 ڕۆژ 15 ڕۆژ یا جووتێک کڵاش تەواوەکە. یعنی ئێستا بڵێن کابرا ئێستا بڵێن دەنگۆیەک وڵا بۆ تۆ بڵێن کابراڵێ 150-200 دۆلار، لەوە چێ بە زۆریشی بزانێ قەناعەتێ بێ ئەگەر بزانی وردەکاری ئەو کڵاشە چۆنە، هەر بگرە سادەکەیش، هەر سادەکەیش. ینی ئەم سنعەتەی ئێمە وا بەدەست بڵین فەقیر و هەژارەوە، ینی حکوومەتێک نییە پشگیری بکە یان کۆمپانیایەک شتێک، ئەگینا بەو شێوە نەبوو. دروستکردنی کڵاشی ئەورامی بە چەند قۆناغێکدا تێپەڕ دەبێت و ئێستا شێوازی قەیتاندار مۆدێلێکی نوێی کڵاشی ئەورامیە و کەوتۆتە بازاڕەوە، بەڵام بەرزی نرخەکەی و زۆری وردەکاری وای کردووە لە سەرخواستی تایبەتی هاوڵاتی دروست دەکرێت. لە کڵاشی ئاسایی زەحمەتی زیاترە و کاتی زۆر پێویستە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.